بە چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کۆمەڵی خۆبەخشی تەندروستی و ژینگە بە هاوکاری بەڕێوەبەراتی ئەوقافی ڕاپەڕین و بامەدەبوونی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی و بەشێک لە چالاکوانانی سنوورەکە لە شاری ڕانیە سیمینارێک بەڕێوەچوو کە تیایدا لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە ڕێگاکانی خۆپاراستن لە نەخۆشی تالاسیما ڕوونکرایەوە. ئێمە وەکو کۆمەڵی خۆبەخشی تەندروستی و ژینگە ئەم سیمینارمان کرد بۆ نەخۆشی تالاسیما بە چاودێری بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بە هەمەنجی لەگەڵ بەڕێوەبەری ئەوقافی ڕانیە بۆ شاری تەندروستی لەسەر نەخۆشی تالاسیما کە بانگێشتی هەموو مەلایانی مزگەوتەکان کرا بۆ ئەوەی لە بڵنگۆی مزگەوتەکانەوە لە ڕۆژی هەینیدا کە وشارشی تەندروستی بڵاو بکەنەوە. مەبەست لە سازدانی ئەم سیمینارانە هۆشیاریە بڵاوکردنەوەی هۆشیارێت دەربارە بە نەخۆشی سالاسیمیا بە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگاتە مەبەستمان ڕێگری پرۆگرامی خۆپاراستنە لە نەخۆشی سالاسیمیا. ئێمە لە ناو شاری سلێمانی لە مەکتەبەکاندا و لە زانکۆکان و لە ناو هەموو ئەو گەنجانی کە لە پێش پرۆسی هاوسەرگیریان ئەم سیمینارانە تەقدیمەکەین وەکو سەنتەری سالاسیمای سلێمانی پاشان لە گواستومانەتەوە بۆ لای مامۆستایانی ئاینی سلێمانی و مامۆستایانی ئاینی دەڤەری ڕاپەڕین کە تووشی تەلاسیمیا بووم خوێنتێکردن مانگی وا بوو 4 بتڵ 3 بتڵ 2 بتڵم خوێن وەردەگرت بەڵام لە 2007ەوە بڵێن مانگی وا بوو 5 بتڵم تێدا کرد دوایی کە بڵێن لە خوێنی پیسە تووشی ڤایرۆسی جگەر بووم ئێستا دەرزی بەکاردێنم دەرزی ڤایرۆسی جگەر بەڵام ئێستا وەکو بڵێن خەستخانە هیواش حیلاجی نییە مانگی وا بوو 12 وەرەقەم بە دەرزی دەدا. بە وتەی سەرۆکی کۆمەڵی تالاسیمای ڕانیە نەبوونی پێداویستی پزیشکی لە نەخۆشخانەی گشتی ڕانیە بارگرانێکی زۆری بۆ توشبووان بە نەخۆشیەکە دروست کردووە کە ماگانە بۆ وەرگرتنی چارەسەر هاوڵاتیانی توشبوو بە نەخۆشی تالاسیما ناچارن چەند جارێک سەردانی شاری سلێمانی بکەن. سەرۆکی کۆمەڵی تالاسیمای ڕانیە ئاماژە بۆش دەدا هێشتا بەشێک لە مامۆستایانی ئاینی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەبێ پشکنینی پزیشکی هاوکارن بۆ ئەنجامدانی هاوسەرگیری کە ئەمەش بە وتەی سەرۆکی کۆمەڵی تالاسیمای ڕانیە بۆتە هۆیەوەی چەند حاڵەتێکی نەخۆشی تالاسیما تۆمار بکرێت و ڕێژەکەش لە بەرزبوونەوە دابێت. مارەکە لە زیادبووندا بەداخەوە چونکە ئینیشی تەندروستی لێرە زۆر ئەوە نییە خەڵک هاوکار نییە و مامۆستایانی ئاینی بەڕاستی بەداخەوە لە ڕووی مارەبڕینەوەوانەوە ئەمە شتێکمان هەیە کە دەبێت ئەوانە بەبێ فەحسی تەلەسیما مارە نەکەن هیچ کچ و کوڕێک بەڵام بەداخەوە دووسێ حاڵەتیاوە هەبووە کە مارەیان کردو و لە ئەنجامی ئەوەشدا نەوەیەکی ناتەندروست هاتوتە ئاراوە تەلەسیما هاتوتە ئاراوە. ئامارەکەش لە زیادبووندایە وەک کێشە و گرفتەکانی بەڕاستی نەخۆشەکانی ئێرە زۆرە لە ئێستا لەو دەقێت لەو قێرانەداراییدا کە هیچ ئینیشی دەرمانی تەندروستی نییە بۆ تەلەسیما لێر لە بسوونی لەو دەقەی ئێستادا بۆی ئەمە ناچارین نەخۆشەکانمان زیاتر ڕەوانی سلێمانێک بۆ سەنتەری تەلەسیمای سلێمانی دەکەین. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 201 حاڵەتی توشبوو بە نەخۆشی تالاسیما تۆمار کراوە و بە پێی ئامارەکانیش دۆخی تەندروستی 170 توشبوو بە نەخۆشیەکە لە حاڵەتێکی مەترسیداردایە کە نەبوونی پێداویستی پزیشکی لە سنوورەکە ئەوەندەی تراستەنگی بۆ چارەسەرکردنیان دروست کردووە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.